هاوکار سابر بەرکەوتەی چەکی کیمیاییە بە پێی راپۆرتی پزیشکی لە 85 سیەکانی کار ناکات و دوای 37 ساڵ لە کیمیایی بارانکردنی هەڵەبجە ئێستاش بە بەردەوامی لەگەڵ ئازاردا دەژی و پێویستی بە نەشتەرگەریە لە دەروی وڵات، بەڵام نە حکوومەت دەینێرێتە دەرەوە نەخۆشی توانای ئەنجامدانی نەشتەرگەریەکەی هەیە. ئامێری ئۆکسجین و بەم عیلاجانەوە بنەوە ڕۆژ لە دوای ڕۆژیش هەتا بچینە دەمەنە دکتۆرەکان ئەڵەن ژیانتان بەرەو خراپتر و خراپترەچین و ئێستاش حکومەت یاریەم هیچ بودجەیەکی دانەناوە بۆ برینداریان کیمیایی و جاران ئەوە بوو سەفەرە کریا ئەیان بردین بۆ ئێران بۆ چارەسەری ئاویش نەبەوە ئەو برنە دەرەوەیشمان ڕاگیراوە کە تەئسیرێکی زۆری کردو لەسەر برینداریانی کیمیایی و ڕۆژ لە دوای ڕۆژ حەڵمان بەرەو خراپ دەچێت و ئێستا بە پێی راپۆرتی پزیشکیش من ئەبێ لە شەو ڕۆژێکە 18 سەعات ئەم ئامێری ئۆکسیجنم پێوە بێ شەو ڕۆژێ. ئازاری بەرکەوتوانی چەکی کیمیایی بە شێوەیەکە بەردەوام پێویستە چارەسەر وەربگرن و ئۆکسجین بەکاردەهێنن، زۆربەیان لەسەر گیرفانی خۆیان چارەسەر دەکڕن، بەشێکیشیان پێویستیان بە نەشتەرگەری گەورەیە کە دەبێت لە دەرەوەی وڵات بۆیان بکرێت. حاڵەتەکە بەرەو خراپترش بۆ چووە سیەکار ئیتیهابی زۆرە سیم و جۆری بخاخەکە بۆ گۆڕاوە بۆ بخاخە و ئێساکە لە ناو لە خۆشخانەکەشە دکتۆر بەریە ئەبینێت. من خۆمەوە سیەکانم ڕیشاڵی کردەوە هەروەها کیسی کردو پێویستی بە عملیات هەیە کەس نییە لاو لێ بکاتەوە حکومەتە دانی بەر پشۆگەشانە ناوەکەوە حکومەتی عێراقی کردوێتی لەبەرەوە داواکەین ئەوەی توانای هەیە هاوکاری ئەم شارە بکە بە تایبەتی برینداری کیمیایی. 37 ساڵ بەر لە ئێستا ڕژەمی بە هەڵەبجەی بە غازی کیمیایی بردومان کرد. 400 برینداری کیمیاییش تا ئێستا لەگەڵ ئازاردا دەژین و حکوومەت کارێکی ئەوتۆی نەکردووە برینەکانیان ساڕێش بکات. لە ڕابردوشدا دەیان بریندار بۆی پشتگوێخستنیان و کاریگەری کیمیاییەکە لەسەریان گیانیان لەدەستدا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.